گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی چارەنووسی موچەکانی داهاتووی هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغداد چی بەسەردێت. بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شێخان لەگەڵمانە. کاک شێروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. مامەڵەی عێراق لە پرسی موچە و شایستە داراییەکانی بەرامبەر هەرێمی کوردستان زۆر ڕوون دیارە. بۆچی عێراق دەستی بە پرسی موچە دەکات؟ بەڵێ زۆر سوپاس. وا دیارە بەغدا بەردەوامە لەسەر ئەو سیاسەتەی دەگەل هەرێمی کوردستان دەگەل کوردستان بۆ ئەوەی کە زەختێکی سیاسی و هەلبژاردننی ئەنجومەن نوێران کە لە پێشمانە ماوەی تقریباً 2 مانگ ماوە. ئەمە زانین ڕۆژی یەکەمیش لە ڕێ کەناڵ کوردستان 24 و کەناڵەکە دیکە ئیشارەت من پێدا کە ئەو بابەتە بابەتی سیاسیە. ئەو ڕۆکە یعنی یەک لە بیانوەکانی دیکە کە 600 قوسول ملیاریان تحویل کردیە 300 ملیار ماوە بە بیانووی وەڵاهی هیچتا نووسراوی بەنگی ناوەندی لە بۆ وەزارەتی دارایی نەهاتیە هین ئەو 120 ملیارە. یعنی معاملەیەکی زۆر بە زوڵمی دەگەل حکومەتی هەرێم ڕۆژانە سەقفی مەطالیبی بەغدا بیانوەکانە سەر بەغدا لەسەر هەرێم دەکات. ڕاستیەکە ئەوەیە کە بەغدا موچەکانی دابێت کە ئەوڕۆکەمە مانگی کۆتایی مانگی هەشتین موچەخۆران هەرمی کوردستان 6 مانگیان وەرگرتووە. دەمێتەوە سەر دواتر باسی ئەوەت لەگەڵ دەکەم مەبەستمە ئەوەم پێ بڵیت، بەڵام بەڕاستی دواخستنی موچەی فەرمانبەرانی هەرێم هیچ سوودێکی بۆ عێراق هەیە؟ نەخێر نییە. بابەتەکە سوودی ئەوەیە لە بۆ هەربژاردننی شەقامەکە سرنجی شەقامەکە لە بۆ خۆیان وەکو سەرۆک ئەنجومەن ویان لەیانی سیاسی شیعە کە بەماوەی 20 ساڵە زیاتر هیچ خزمەتیان لە بۆ ناوچەکان نەکردووە. دەبینی چەندین خۆپیشاندەران لە ناوچەکانی ناوەندی و باشووری عێراق. ئەوە یەک لە بیانەکانی کە هەیە زەختەکەی سیاسی هەیە. بە تاکید هەندێک لایانی سیاسی کوردستانینە کە ئەوڕکە بەدەنگی ئەو موچە خۆران و ئەو کوردانێک کە لە هەرێمن ئەوڕکە نوێنەرن لە بەغدا ئەوانش بیتنە وەکو پارێزەرێک بۆ بەغدا دژی مافەکانی هەرێمی کوردستانیان شایستە دارایی. یعنی چۆن دەکرێت ئەمە ئەوڕۆکە هەموو داهاتەکانی کوردستان ڕادەستی بەغدا بکرێت و هەرێمی کوردستان پێویستی بە مانگانە زیاتر لە 150 ملیار هەیە بۆکو تەژغیری لە بۆ وەزارەتەکانی حکومەتی هەرێم و دام و دەستگا نەخۆشخانەکان ئەوان حی پێویستی هەیە. بەغداوا دەبینین چەندین هەرێمی کوردستان بێتە پێشەوە ئەوانەی مەرجەکانی هەیە تێبینیەکانی هەیە بیانەکانی کە هەیە بەغدا لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ دەکات. بەداخەوە ئەوانەی بەغدا داوا دەکەن نە لە یاسا هەیە نە لە دستور هەیە. برگەی 21 لە یاسای بودجەی عێراق زۆر ڕۆن و ئاشکرایە کە باسی داهاتەکانی نانەوتی ناخۆ دەکات، باسی پارێزگەکانی عێراق دەکات، باسی هەرێمی کوردستان ناکات. ئەوڕۆکە وەزارەتی دارایی وەکو بیانوێک لەسەر حکومەتی هەرێم کە نەتوانێت جێبەجێ بکات داوای 100% داهاتەکانی نانەوتی ئەوانە پێدرێن مەحەلی هین ئاوکارە بووین هەموو ئەوە داهاتەکان دیکە ئەوەش لە عێراق 80% لە بۆ پارێزگەکان و 20% لە بۆ حکومەتە وەزارەتی دارایی داوا دەکات ئەو برگێژ لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات کە داواش 100% دەکات نە 20% دەکات. ئەوانە معنای ئەوەیە بەغدا لە چەند مانگەی داهاتوو سەقفی مەطالبی زیاتر دەکات و بۆ ئەوەی کە موچە خۆران هەرێمی کوردستان هەنادە نەکات. بەداخەوە دەستیان پێکردو لە ئەوڕۆکە حکومەتی بەغدا بیانووی تازە لە بۆ حکومەتی هەرێم. ئەمە زانیاریە کە لە مانگەکانی داهاتوو حکومەتی عێراق داواکاریەکانی زیاترەکات بۆ ئەوەی موچە نەنێرێ؟ بەتاکید ئەمە ئەوڕۆکە یعنی ئەوان دەلێن ئەوە حسونیەیە مانگی 6 یعنی وەکو منەتێک لەسەر کورد و کوردستان لەسەرمان دەکات کە موچەی مانگی 6 هێناردە کردیە نەوەکو مافیشی دستوری و یاسایی لە بۆ موچە خۆران هەرێمی کوردستان. ئەوە حسونیەیە دەبێت هەرێمی کوردستان ڕۆژانە نەفتەکە ڕادەست بکات و داهاتەکانی هین سنوور و گمرگ و ئەوانەی نانەوتی ئەوەی ناخۆ دەبێت هەموو ڕادەستی بەغدا بکات. بەتاکیدەوە حکومەتی هەرێم چۆن بەڕێ دەڕوات ئەوەندە موسەساتی حکومەت هەیە
پێشمەرگەمان هەیە لە سەنگەر هەیە ئاسایشمان هەیە پۆلیسمان هەیە نەخۆشخانە پێویستی بە ڕۆژانە بە تەشغیلی هەیە ئەوانە هەموو پێویستی بە چەند ملیار هەیە بەتاکید ئەوە حکوومەتی هەرێم و بەغداکە بگەن ڕێکەوتنیش دەبنێتەوە دوایی مەسەلەی بابەتی ناردێ نەوت و یەک دوو بەیانی کۆبوونی دیکە لە بەغدا هەیە بینی سامانە سروشتەکان و کۆمپانیەکان و لەگەڵ وەزارەتی بەغدا بۆ تەکمیلە هێناردێنەوەت ئەوەش هەندێک گرفت هاتیە پێشیان بەغدا داینایە یعنی معنای ئەوەیە بەغدا تعامل دەکات لە بەرامبەر حکوومەت هەرێمی کوردستان چەندین مەطالیبی زیاتر لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بیانو بکات کە موچە خۆران ئەو دومانگەش هێناردە نەکات بۆ هەرێمی کوردستان. کاک شێروان بەپێی زانیاریەکان ئەم هەفتەیە بێت دوو شاندی هەرێمی کوردستان بڕۆنەوە بۆ بەغدایەکێکیان لەبارەی پرسینە و دەوی دیکەشیان بامان شێوە لەبارەی پرسی موچە و داهاتە نانەوتیەکان پێتان وایە ئەمانیش ناتوانن ئەم کێشانە کۆتایی پێبێن و چارەسەری گرفتی موچە بکەن بۆ مانگەکانی داهاتوو؟ ئەوەی دەبینی نەخێر یعنی چەندین حکوومەتی هەرێم بێتە پێشەوە ئەوان زیاتر یعنی وا دیار پلانیان دانایە حکوومەتی بەغدا لە بەرامبەر هەرێمی کوردستان بۆ دوایی کە هەربژاردن بکرێت ئەوان نایەنەوێت مانگانە ئەو پارێ بۆ موچەخۆران بێت دیارە پلانی حکوومەت لە بەرامبەر هەرێمی کوردستان و لەبەر هەربژاردنی کاتووە ئەمنەوەی دەبینم ئەو هەردوو شاندەش کە سەردان دەکەن بە تاکید دەبتە هەفتەیدا بێت هەفتەی دیکە دەبتە هەفتەیدا بێت شاندەکە ئەوانەی پێویستی پێ هەیە یعنی معقول نییە ئەوڕۆکە نووسرا ڕۆژی پێنجشەممە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی 120 ملیاری ڕادەست کردیە بە فەرمی بە نووسراو یان بخۆی وەرەقێک سپیە ئەتەرنێتە لە ڕێگەی یەک ثانیە دەگەتە بەغدا کە حکوومەتی هەرێم ئەوڕەکە وەزارەتی دارایی وەڵاهی لە بەنگی ناوەندی نەگەشتە وەزارەتی دارایی ڕۆژانە ئەو بیانووی لەسەر حکوومەتی هەرێم دەودۆزنەوە با ڕۆژانە تەخیر بکەن بە تاکید ئەمن دنیا دەکەمەوە کە ئەو هەفتەیەش ئەو شانە لەشنەوە بەغدا کۆبنەوەکە تازی دەکەن هەفتەیدا بێت هەم نەگەشتینە و گەشتینەوە هەندێک بابەتەیە و هەندێک کۆمپانیەکانەیە هەندێک پێویستیمان بە میزانی مراجعەیە ئەوانە هەموو بیانۆ بەردەوام دەکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەناردەی موچەی خۆرانی مانگی هەفت و مانگی هەشت هین هەرێمی کوردستان دوا بکەنە پشتی هەڵبژاردن ئەوەی من وا دەبینم کە لە بەغداینە ئەوەش دەمنێتەوە سەر جەناب سەرۆک مەسعود بارزانی بەڕاستی ئێوە بێهیوا بوون لە حکوومەتی فیدرال ینی پێت وایە تا دوای هەڵبژاردن و تا ڕێکەوتنی نوێ و دانوستانی نوێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێردرێت؟ خۆ هەر ڕۆژ ڕێکەوتن ناکرێت یعنی هەر ڕۆژ ڕێکەوتنە بریاری دادگای فدراری و یاسا ڕۆن و ئاشکرایە حکوومەتی هەرێم هەموو جێبەجێ کردیە ئەمە ڕۆژان ڕێکەوتن ناکەین یعنی هەر سێشەممە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمە ڕێکەوتنی نو بکەین دستور یاسا دەوریان چییە لەو بابەتە ئەوڕۆ کە دەبیت حقیقت دەبیت لە یانی سیاسی بە فشارێکی گەورە بڵێ دەستور و یاسا ڕۆڵیان چییە یان کێ ئەبێ لێ پرسینەوە بکالەوەی کە دەستور یاسا جێبەجێ ناکرێت؟ ڕۆلی لە عێراق ڕۆلی نییە ڕۆلی عێراق لە سەرکردێک شیعەیە و هەندێک لە ینی سیاسیە و لە چوارچێوەی هەماهەنگیە دەبیت فشارێکی بەهێز بکرێتە سەر بەغدا یعنی هەلوێسیشی کوردستانی پێکەوە فراکسیۆن و لایانی سیاسی سەرکردا لە بەرامبەر مافەکانی هەرێمی کوردستان بە تایبەت موچە خۆران غێری ئەوە ئەمن ئەوەی وادەمی لە بەغداینە بەردەوام هەفتە بۆ هەفتە بەغدا بیانووی زیاتر دەبیت و سەقفەکەی زیاتر دەبیت و موچە خۆران و فەقیر و هەژار و خانە نەشین و پێشمەرگە و ئاسایش دەبنە ئامانج و قوربانی ئەو ململانی ئەو سیڕاعەتانی کە بەغدا دەگەل هەرێم دەکات بە ئەمانەتەوە حکوومەتی هەرێم حتا ئەو ڕۆژە پامن بێ بە هەموو داواکاریەکانی ڕغم کەوان سەقفی مەطال خۆیان زیاد کردووە بەس بەداخەوە دەبینین بەغدا یان ئەو ڕۆکە هیچ معنای ئەو ڕەکەت و 300 میلیارد نانێری وەڵی نووسراوەکە نەهاتیە دیارە بیانووی بەغدا بەردەوامە لەسەر حکوومەت هەرێمی کوردستان بۆ هەر ڕۆژ بە ڕۆژ وەکو کاتێک لە بۆ خۆی حتا ڕۆژی هەلبژاردن دوای هەلبژاردن ئەو دەبینی بەغدا غێر بەغدایە غێر سەرۆک وەزیرانە غێر سەرکردەی شیعەیە
هەموو هەڵوێستەکە خۆیان دەگۆڕن لە بۆ ئیجابی لە بۆ باشە بۆ ئەوەی کورد بێتەوە بەغدا پێکەوە حکوومەتیشی تازە حکوومەتی کابینی شەشەی لە بەغدا پێک بینیت بەس ئەو ڕۆکە حکوومەتی بەغدا بەردەوام دەبیت بۆ بلندکردنی سەقف دژاتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی سرنجی شەقامی خۆی بۆ هەڵبژاردن ئەنجومەن نوێنەران لە 11/11/2025. بەڵێ دەستەکان خۆش بێ بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق لە شێخان میوانی کوردستان 24 بوویت. سپاس.